لە هەموو وڵاتێک کاتێک کە حکومەت ناتوانێت ئیدارەی وڵات بەباشی بەڕێوە ببات و قەیرانەکان چارەسەر بکات، پرسی هەڵوەشانەوەی ئەو حکومەتە و هەڵبژاردننی پێشوەختە دێتە ئاراوە. بەڵام ڕێشوێنەکانی هەڵبژاردنێکی بێگەرد یەکێکە لە هەنگاوە گرینگەکان. ئەندامێکی ئەنستیتیوتی پێی بۆ هەڵبژاردن دەڵێت پێش ئەوەی هەڵبژاردننی پێشوەخت بکرێت پێویستە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە، دەستەیەکی تازە لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان هەڵبژێدرێتەوە. لە دوای ئەوە سیستەمێکی باش بۆ هەڵبژاردنەکان دیاری بکرێت. ئەو تێبینی و ڕخنانەی کە هەیە هەرماوە، ئەویش ئەوەیە کە لە هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا تۆمارێکی باشی دەنگدان نییە، تۆمارێکی باشی هەڵبژاردن نییە کە خەڵک پشتی پێ بەستێ. هەر کاتێک بیر لە هەڵبژاردننی پێشوەخت بکرێتەوە یا بیر لەوە بکرێتەوەوانێک کە لە هەڵبژاردننی خولی شەشی پەرلەمان و هەڵبژاردنەکانی تری مەجالیسەکانی تری هەرێمی کوردستان پێویستە لە پێشا تۆمارێکی ڕێکوپێکی هەڵبژاردن دروست بکرێ کە پشبەست بێ بە سەرژمێریکردنی دانیشتوان و لە باشترین حاڵەت و سەرژمێری کە لە عێراقەکرێ خۆ گەر نەکراکرێ وەزارەتی پلاندانان لە هەرێمی کوردستان بەتەنسیق لەگەڵ حکوومەتی اتحادی بیر بکاتەوە لەوەی کە لەم محافەزانەیە بکرێ. ئەگەر ئەمە نەکرێ هەڵبژاردن هیچ جەدوایەکی نییە، هەر ئەو دۆخە دووبارە کاتەوە کە لە ڕابردووە هەبووە. کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ملیارد دۆلار قەرزارە. سەرۆکی حکوومەتی هەرێم بەر لە جەشن لە پەیامێکدا لە جێگەی پێدانی مژدەی خۆش بە هاوڵاتیان جەشنانەکەی ئەوە بوو کە حکوومەت کەوتۆتە ژێرباری قەرزێکەوە کە دانەوەی کارێکی زەحمەتە و کابینەکەی پێشخۆی بۆ قەرزانە تۆمەتبار کرد. بەشێک لە چاودێران ئەو وتاری سەرۆکی حکوومەت بەڕاگەیاندنی شکست لە حکومدارەتی لە قەڵەم دەدەن و پێیان وایە کاتی ئەوە هاتووە سەرۆکی حکوومەت دەست لە کار بکێشێتەوە. بەشێکیش دەڵێن هەڵبژاردن چارەسەری دۆخەکە ناکات چونکە هەر ئەوانە براوە دەبن کە ئێستا دەسەڵاتیان لە دەستا. سیستەمەکە دەبێت لە ڕەگ و ڕیشەوە گۆڕانکاری بەسەردا بێت و عەقڵیەتی سیاسیان بگۆڕن. هەرچی موسسەکانە بەدەست و حیزبەکەوەیە، لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەوە بیگرە، لە دادگاوە بیگرە، لە هەمیەوە بیگرە بەدەستەوانەوە لە بەرەو بە ئیسراحەت تەزویرەکەن تا ئەمە لە ئەساسەوە نەگۆڕێت. زەحمەتە هەڵبژاردنێکی پاک لە کوردستانە بکرێ و ومێدمان بەوە بێ هەڵبژاردننی پێشەوە تەختوان. من پێم وایە گەسا هەڵبژاردن بکەین بەم دۆخەی ئێستاوە بەم مؤسساتانەی کە هەمانە هەرەمانە کارکتەرانەی بنەوە، هەرم تۆزیەکەم وزیاکەن و بەس هەمان هێزیێتەوە سەر حکوم. ئێستا بە بڕای من کاتیوەیە ڕازگۆبی لەگەڵ خەڵکە، وەکو تۆ بە ڕازگۆیی ئەلانە کرد چەند ئیفلاسی کردووە، چەند سیاسەتی ئابوووریەکەت شکستی هێناوە، چەند ئەو سیاسەتی کاود ئابووری سربەخۆ بۆ کوردستان دروستەکەم شکستی هێناوە. ئێمە مسببەکانی بکەرەکانی ئەم شکستە بێنە بەردادگا کاکە، بێنە لێ بەر لێ پرسینەوە. هەرچەندە لە هەڵبژاردننی پێشوو بەهۆی ئەو ساختەکاریانەی لە پرۆسەی هەڵبژاردنداکرا، پرۆسەکە ڕوبەڕووی ڕەخنە و تێبینی زۆر کرایەوە، هەروەها هاوڵاتیشی لە پرۆسەکە سارد کردەوە. بەڵام دەوترێت بۆ گرتنەبەری هەلومەرجی باشتر و گەڕانەوەی متمانەی هاوڵاتیان بە پرۆسەی دەنگدان پێویستە پێش ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە و ستافێکی بێلان لەلایەن دەستەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانەوە دیاری بکرێن تا هەڵبژاردنەیەکی بێگەرد بەڕێوە بچێت. ڕامی عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.